سڵاتان لێبێم کاتتان باش لەڵخێکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانم بەرنامەی جارێ هەفتانە کۆمەڵک بەرگە و بابەتی جیاواز و سەرنجڕاکێشی تێدایە تا کۆتایی لەگەڵمان بن. کچێک لە ڕێگەی هونەری نیگارکێشان ئازارەکانی یزدیەکان نیشان دەدات. لە شاری سلێمانی پیاوێک 35 ساڵە کاری چاکردنەوەی تەجیل و رادیۆ دەکات. هونەرمەندێکی شاری دهۆک چەندین کەلوپەلی کۆن و 10,000 وێنەی مێژووی عێراق و کوردستانی پاراستووە. دیزاینەرێک لە کەرەستەی کۆن و بەکارهاتوو جلوبەرگ بە ستایلی نوێ دروست دەکات. سۆلێن نەریمان کچێکی 20 ساڵەی خەڵکی کۆمەڵگەی شاریایە. ئەو هونەرمەندێکە لە ڕێگەی وێنەکێشان و تابلۆکەیەوە ئازاری کچان و ژنانی زدی ئەدەخاتە ڕوو، هەروەها باس لە ژیانی تایبەتی ئەوان دەکات. ئەو دەڵێت کە هیوا ئومێدم هەرماوە و ئەمەوێت لە داهاتوودا ببمە هونەرمەندێکی بەناوبانگ. قارین بێژین هەر زارۆکێکی دایک بێت هۆنەرمەندە بەلێک کە دەمێ مازن دەبێت چاوەوەی بهرەیە خۆ ئینتە دەرێ ئەوە ئاخفتنە بابلۆ بیکاسەوە لەسەر هۆنەری دەبێژێت بێجا دەستپێکا منە هۆنەری چێت بێت زارۆکنیامشدا من حەزا هۆنەری هەبوو کۆس قوتابی بوومە من شۆل کریە بەس شێوەیەکی نە ئەکادمی بەس بەوەی دەمی بووە و دەمێ وانە هۆنەری مەهەی قوتابخانە من وێ نەکێشاینە. ساڵە 2016 ئەس چۆیمە کولیژە زانستی مرۆڤایەتی بەشی شێوەکاری من توێ دەردەدەست کاری هۆنەری کریە بشێوەکی ئەکادمی و ئەو هزر و بیرن من هەموو ژوێ دەردەدەست بکرە کارەساتە شنگالێ سقارم بێژم ئەساسێک بوو و ئەسقارم ڤان تابلۆ هەموو چێ بکەم چەنگ و پڕاستیشک چرخی 21دا نەخۆشترین چش بوو کولسەرێ مرۆڤان هاتی. دەربەدەری نەخۆشی ڕەف خەمۆکی هەر چ شتێکی هەبێت سەرێ مرۆڤ هاتیت ئەسیرەکە مازم بوو سەر من کۆ من بتر شیانت خۆ پێشێ خستن پشوەکاریدا. تابلوێت من هەر تابلۆیەکی ڕامانێک هەیە هەر تابلۆیەکە ئەرچێت کەم شێوەیەکی ئەرچێت کەم و دەربرینش کارێکی بدە شۆلێکی بکات یانژی دەربرینێژ جوانیەیەکی وەک سروشتی یان شک ئاوارە بوونێ هەری کوڕامانە خۆ جدا جدا هەیە بۆ دەمێک کاتی و ئەس بێژم چەند سەعاتە ئەس پێ بەشۆل کەم هەر جارێکە ئەس بەر تابلۆ سەدکنم و تابلۆ خۆچێت کەم ئەس نزانم چی وەختی دەدێ خلاص بێت یان شک دلکە دەرسەکەم چەنگ و وەخت بۆ من گەلک زووچت هەچووکە من توێ لە حەزیدا دەست پێکیرەوە سندێک جارە لێت ڕێنم چت بێت درێژیا 3-4 ساعتەکە بتر ئەسەر تابلۆیەکی شۆل بکەم و بێک و ئەس تێدا بسەکنم. مازنترین چش بۆ من ئەوە دەمێ هۆنەرمەند ئەو چشتین جواکی دەدەهێنە کرن چی فلکلۆر بێت یانژی کارە سات بسەرێ جواکی دەبێت بڕە تابلووە پڕە هۆنەری خۆبینتە دەرێ بۆ من ئەوە گەلەکە گرنگە کویرۆکە ڕۆژک پڕاستیشک کاری هۆنەرمەندا کۆم بینی ڕۆلەیەکی گەلێکی مازنە هەی دەبێت چەندێدا خەباتەیەکە گەلەکە مازن دکەن و بۆمە دیار بن کە چەند هۆناغەکە سەختە و جواکی مەتێڕە دەرباز بێت و نیشابینەری دەمیانشک دبنە بۆ مێژوێ ئەو کارە دێمینن و دێپشتی هنگیشک دیار بن بۆمە کوجارێکی سەردەمێکیدا دووەڵاتێمەدە جواکێمەدە ئەف چرش بسێرێمە هاتیە.
بێستۆن محەممەد هاوڵاتێکی خەڵکی شاری سلێمانیە بە بێەوەی ڕاهێنانێکی تایبەتی بینی بێت ماوەی زیاتر لە 35 ساڵە کاری چاکردنەوەی رادیۆ تەسجیل دەکات ئەو دەڵێت کە لە کارەکەم بەردەوامم لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیا منیش پەرە بەکارەکانم دەدەم. لە ساڵی 86ەوە خەریکی تەسلیحی مسەجلاتی سیارەم ئیتر لەوەی شەم کردووە لە تەمەنی لە ساڵی 1986 هین حوت لێرە بووم 6 لە کانێسکان بووم هەر لای فتکەی دەستەکە یەک ساڵ لەوێ دوکانمە بوو دوای ئەوە لە دوای ساڵی 1986 ئیتر کابرا خانوویەکی کڕی وتێبێت چۆڵێکی بووم ئیتر هاتوومەتە ئێرەوە لە 87ەوە لە 87ەوە ئەلێرە ئەمە ئیشی من بەستە جیری سیارە بووە هیچ ئیشێکی کەم نەکردووە. شاگردیم نەکردووە ئیتر خۆم هەر تەجیرم کڕیوە لە ماڵەوە یانیم کردو بۆ خۆم تێکەوتم و تر تەسلیحیم کردووە ئارۆزوم زۆر لەسەر بەشی ئەلەکترۆنی بووە ئیشەکانیشم هەر ئەوە بووە ئیتر لە ماڵەوە ئەم شکا دروستمە کردووە دامەنایەوە ئیتر پێکمەوە نایەوە کاتە ڕادیۆ هەبوو ڕادیۆ بچووکەکان بە خەریتە و بە هەموو شتێکەوە هەبوو لە ئەزێ دەقیقا نایتێ هەڵە دەوەشان بۆ خۆت ئەو بەسەوە لەسەر خەریتەکە من کۆیل و مۆیلەکانیم دایانەوە مۆجی ئەم بۆ ئەو کاتە ئەفێمەوانە نەبوو. ئیشی جاران ئاسانتر بوو بۆ خۆشتریش بوو لەبەرەوەی لە هەموو شتێکیان کۆ ناکردەوە لێگەر دیگرێتە ئەو سەرجاران بە ترانسەرێک گەرم و سار دەبوو ترانسەرەکە ئەوەستا ترانسەرێک ئەوەستا بە ئاساتر سێ قاز بۆ گۆڕی و تەواو بەڵام ئێستا هەر هەمووی کۆکەنەوە لە ئەندیگرێتەکە ئەندیگرێتەکەشیان وا لێ کردو کە تۆ نەیگۆڕیت یعنی شتەکەی ئێستا بەزۆکو گۆڕینی لێهاتووە ئەجینە ئیشی جاران تەسلیح بوو تەجویدێک دەردیکات 500 کڕجار چاکرایەوە بەڵام ئێستا نەخێر ئێستا بەس لاشەکەیەتی یانێ گۆڕی یان تەجویدەکە یان چاوەکەیە یان خەریتەکەی عەتەڵێکی تیا هەیە لە پێشەوەی کە بگاتە مۆدێلی هەرە تازەکەی کە بڵێن مڕەبع و شتەکانە ئەتوانی بیگۆڕی ئەو مڕەبعانە بەو جیهازانی کە لێ پێدانراو لای ئێمە نییە ئێمە هەر ئەو کاوەیە کە لە ساڵانەوە هەیە بەزیتر ئەوەی هێتە تەوەڵی کردو نوکی باری هاتووە نوکی ئەستوراتوە هەوایی هاتووە گۆڕین نییە ئەوە تەسلیحی پێ ناڵێن بەس جاران تەسلیحەکە هیچ شتێکرد ناگۆڕی. ئەو بکانێکەوە ڤاکسینی تێدایە لە ئێستاکە نزیکەی 60 شوێن زیاترمان هەیە لە ناو خستە. هونەرمەند سیروان شاکر هونەرمەندێکی خەڵکی شاری دهۆکە ئەو توانیوێتی زیاتر لە 10,000 فۆتۆ و تابلۆی کۆنی مێژووی کوردستان و عێراق کۆبکاتەوە لە ماڵەکەی خۆیدا بیپارێزێت ئەو توانێتی چەندین پارچە کەلوپەلی مێژوویش کۆبکاتەوە ئامانجیشی ئەوەیە کە نەوەی نوێ و داهاتوو بە کللتوری کۆنی کوردی ئاشنا بکات.
تقریبا سال 82 بود وقت يعني ألبوم يعني برادرك ألبوم ديوري دونما شو ألبوم يعني هزرك ما بيدو بام وان طابعة بكينت دا زمان هش سالا يعني دم هش سالا كارما بس أبو حتى بارا بترج بغداد كرين يعني یک هبود گوته ابو ایمان شولاوی يعني بس باره كبن بو وطابع بو احتمالا ام داچينه بره بساعتها مينين ناف طابعه ده حتى ما 20 طابع جيجربان آن 30 طابعك ما جيجربان فت يعني وقال هندي برادر هيك هبو قلت ناطق اوكريا او جي ابي دو البوم دونا من يد بتشيك يعني تقريبا 200 طابعك دونا ما فما ام جريون يعني عردك ما نهلا بطابع هاي قالك جورا دوچينه بربريده هكا نومك هاد بابو ايكي خصوصا نویش درفه دا بجنه که طابع دما آن ایک برید بقو هبو طابع فروش نمنداجه و کتاب خو و ما حتی نوکا يعني دم هست سالا کار ما بس اوه حتی ما قاندنا تقريبا 10,000 طابع 200 همي دولت و 200 همي ألبوم جمعت جيك جدا كرين مثلا يت شخصية ويت جيانوارا ويت نباتات ويت رياضية همي ما تقسيم كرن وحتى عندك يتكفن 200 يتبري 200 سالة طيبت يت عراق كفن ودولة عثمانية يعني جورا فلكلوري براستي تشتكي جلك مهمة سر ذوقيت مينين إنسان لازم أو ذوقها بيتكو باشا روجا خو يعني ماضي خو كبناتي خو تجارج بير نكت چكو أو أساسا داتا أبركا أواكت يانجي قناغا كي خلاص كيدا بيا قناغت هفچر جلك جورا دبيجل مثلا كار ما كارا كي هفچر خو هم هاتي نبي كرست فلكلوري أوا أساس ما ذكريات منا أبي أكبنا بنزو بريطانيا بريسات صولا إيكات جوركي هزروه پیدا بو وقت گلک جورا انداچین تو حفیاتو کرین مد يعني أكا بيج متى مالا من از بچيك بوم از چو مبيري وقت استقبالاوي من ديت البغداد بو مالاوي يعني همي كفالة إيطالي بون فهنجي أس يعني والمهات بالدرك بومشي بو كو أس هر تحفياتكم كم وهر برف هنري بچم ويدمي أس حتى المدرسة جرى قبيبهم رسمي يعني هنجي بينجي ابتدائي وششة ابتدائي أس جلك يعني شيونت من جلك زيادة بون فبو تشتك دوت من دا أس لازم تشتكي هنري كم حتى معظم بين أول جل مروي معظم بو هنر وجدان عام درد كبيتناي خاص فأو همية جريدويا مجتمعك أو مجتمع بتا رد فعلك وبيك أو تشتكيني بوي مجتمعي بيداك أما عندك شو لي نية باين خاتونێک لە شاری سلێمانی لە کەلوپەلی کۆن و بەکارهاتوو دووبارە دیزایانی نوێ بۆ جلوبەرگانە دروست دەکاتەوە کە پێشتر بەکارهێنراون ئامانجیشی ئەوەیە کە ڕیسایکلینی ئەو جلوبەرگانە بکات هەم ژینگە بپارێزێت هەم جۆرێک لە داهێنان و هونەری شتێکەڵ یەکتر بکات.
ناوم جوانە ئەبووبەکرە دەرچووی زانکۆی سلێمانیم ئیشی مامۆستایی یەکەم لە پاڵ ئیشی مامۆستاییەکەیە خاوەنی پرۆژەی جوانە دیزاین ریسایکلینم کە لە ساڵی 2009 دەستم پێ کردووە ئەویش بەکارهێنانی جلیکۆن و بەکارنەهاتووە و دروستکردنەوەیانە بە شێوازێکی تازە. جگە لەوەی کە من بەردەوام چاودێری دیزاینە تازەکان و ئەبدەیتە تازەکانی فاشنێکم لە دنیای چکە ئەوە هەر خواستێکی خۆمە هەر حەزێکی خۆم بۆ لە مناڵیەوە زۆریش پەیوەندی بە ئیشەکەمەوە هەیە بەو ستایل و دیزاینانەی کە دروستێکم هەر فکرەیەکە بۆمێت تەبان لەو دەفتەرەیە ئەیکێشم کە دەفتەری دیزاینەکانە و دواتر بەکاریانە هێنمەوە ئەم فکرانە ئەخەمە بواری جێبەجێکردنەوە کە مەکینەکەمە یا ئیشی دەست بێ یا هەر شتێک بێ لێرەیە گرنگی مەکینەکە بۆ من دەرەکەوێت کە بەشێکی زۆر لە ئیشەکانی من لەگەڵ مەکینەکەمایە بۆ مەکینەکەمە یکەم ڕاستە بەشێکیان ئیشی دەستن و بەدەست دەتوانم بیانکەم بەڵام زۆر مەکینەکە زۆر جێگەی بۆ من پڕ کردو تۆ زۆر یارمەتی دەرە لە ئیشەکانمە. شوێنی قایششم بۆ بەجێهێشتووە کەسێک لەبەری کاتوانی لێرە قایشکە لە جیاتیەوە بۆ پانتۆڵێکە. ئەمە یەکێکە لە تازەترین پارچەکان ڕاستی ئەمە پارچەیەکی ریسایکل کراو نییە ئەمە پارچەیەک هەرسەر لە نوێ دروست کراوەتەوە ئازیەکە لایەن کەسێکەوە داوا کراوە و بۆ شێوازە بۆمان دروست کردووە. تەوان بەشێکی زۆر لە دیزاینەکانی من هەموو دیزایانی بەکارهاتوو کۆنن پارچەیەکە لە پارچەی دروستکردنی پارچەیەکی ترە بەکارێنیتەوە بەڵام هەندێک جار ڕوئەیە کەسێک داواکە دیزاینێکت بۆ هێنێ یا داوای فکرەیەک لە تۆەکە پارچێکە قماشێکت بۆ هێنێ لە بەم شێوازە بۆم دروستکە یا خۆت فکرەیەکم بۆ بکە تاوەکو عازیەکی بۆ دروستکە یا پانتۆڵە یا هەر شتێکی تر ئەم پارچێشمان هەر پارچێکی تری تازەیە ئەمە کراسێک بوو بەشی خواروی تێکچوو بوو ئێمەش پارچەیەک کا بۆمان هەبووی پانتۆڵێکی کۆن پارچەیەکمان هێنەیەمان لە خواری کراسەکە بۆی بتوانین ئەو پارچە تێکچۆی داپۆشین و بۆ ئەوشی بتوانین ڕێکەوتنێکی باش ناو جلەکە دروستکەین بەشێکیشمان ناوە لەسەر قۆڵەکەی بەم شێوازە و ملیوانەکەشیمان لابردووە بۆی بە شێوازێکی ڕێک و جیاواز بوەستێ ئەمەشیان هەر ئازیەکە دوو پارچەیە دوو پارچەی پێش بۆ بەکار نەهاتوو بۆ ئەمەمان لێ دروست کردووە ئەمەی بەشی خوارەوەی ئازیەکە کە بەشی سەرەوەی تێکچوو بوو بۆی بەشی خوارەوەمان لێ کردەوە یامان لەم کراسە لە ئێستا ئازیەکی وای لێ دەرچۆ پێکەوە توانیوانە پارچەیەک دروستکەن. بەشێکی زۆر لە دیزاینەکانی من ئەو جلوبەرگانی کە بەکاریان هێنمەوە یا ئەو قماشانی کە بەکاریان هێنمەوە زیاتر قماشی کابۆن ئەمیشێکێکە لەو پارچانە کە بە دوو پارچە کابۆ دروست کراوە ئەمە خۆی پانتۆڵێک بوو لە پێ نەهاکرا و ئەمەشیان هەر پارچەی پانتۆڵێکی کۆنە جامنیش پێشتر سەرەتا کە دەستم بەم ئیشە کرد بەشێک لە دیزاینەکانم بە دەرزیە کرد بە دەرزی سنجاق بۆیە ئەم جارش ئەم دەرزیە سنجاقە وردانەمان هەبوو بەکارمان هێناوە بۆی بتوانین ئەم دوو پارچەیە لە یەک بین و دیزاینێکی جیاواز و تازە دروستکە ئەتوانی ئەمە بە دوورینەوە بیکەیتە دوو پارچەکە بێ لە یەکتری بەڵام بەم دەرزیانە ستایلێکی تازەتر و جیاوازترێ هاتێ. لە ماوەی ڕابردوودا بینەر و بیسەری بەرنامی هەفتانە بوون لە کوردستان 24ەوە تا پێگەیشتنەوەیکی تر هەر شاد و بەختەوەر بن.